ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاوڕۆتۆفیقم لە بەرنامەم شەوی پانۆراما لەگەڵتانم بۆ قسە و باسکردن لەسەر ڕەوشی دارایی هەرێم و کاریگەریەکانی لەسەر هاوڵاتیان بە گشتی و بە تایبەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان. لە ئێستادا ڕەوشی دارایی لە هەرێمی کوردستاندا لە ئاستێکی زۆر خراپدایە. هەرێمی کوردستان بە کۆمەڵێک بڕیار کە لە ڕابردوودا دەری کرد بە تایبەت بە مەبەستی چاکسازی لە بواری دارایی توانی هەندێک هەنگاو بنێ، بەڵام بڕیارەکان جێبەجێ نەکرابەوەی کە بێتە سەرسکەی خۆی و هاوڵاتیان بتوانن سوود بینن لەو بڕیارە چاکسازیانە. ئێستا ئەوەی کە هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێک جێبەجێ کراوە بۆ بڕینی بەشێک لە موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە تا ئێستاش موچەکە دابەش نەکراوە و هیچ بەشە بودجەیەک یاخود موچەیەکی هاوڵاتیان لە بەغداوە نەهاتووە، بەڵام بڕیاری بڕینی لە 121 موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دراوە لەم دۆخە نالەبارە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێدا تێبەڕە بن لەگەڵ ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆناش تەنگی بە هاوڵاتیان هەڵچنیوە، لایەنێکی دەرونی خراپی دروست کردووە لەسەر زۆربەی هاوڵاتیان و کۆمەڵگا لە هەرێمی کوردستان بەگشتی. پەرلەمانی کوردستان بەنیازە لە داهاتوویشی نزیکدا دانیشتەکانی خۆی دەست پێ بکاتەوە. دیارە لە ڕابردووشدا لێژنەی دارایی پەرلەمانی کوردستان دانیشتێکی خۆیان کرد بۆ قسە و باسکردن لەبارەی بڕیاری حکوومەت بۆ بڕینی موچە و هەندێک هەڵوێستی خۆیان دەربڕی. لە ئێستاشدا وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کاقوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدایە ماوەی 2 ڕۆژە بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا و گەیشتن بە ڕێکەوتنێک بۆ ئەوەی کە لە داهاتوویشی نزیکدا موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە میکانیزمێکی نوێ لەگەڵ بەغدا ڕێبکەون و بنێرێتە هەرێمی کوردستان و دابەشکرێ بەسەر فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستاندا بۆی کە تا ڕادەیەک ئەم دۆخە قورسەی دارایی کە هەرێمی کوردستان پێدا تێپەڕە بێت، ڕزگارمان بێت و بازار بکرێتەوە و هاوڵاتیان تا ڕادەیەک خەمی نەبوونی و کەمی دارایی لەلایەن بڕەوێتەوە. ئەم شەو گفتوگۆکەی لەسەر ئەم تەوەرانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم لە ستۆدیۆ بەڕێز کاک سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی پەرلەمانی کوردستان مەم لەگەڵە. کاک سەرکۆ بەخێر و سپاس دەکەین. لە ستۆدیۆکانی شوال لە شاری هەولێر دکتۆر محەیدین حەسەن سەرۆکی فراکسیۆنی ئازادی لە پەرلەمانی کوردستان میوانمانە. بەخێر بێی کاک محەیدین، سپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. بەڵە سەرەتا لە کاک سەرکۆ دەست پێ یەکەم. کاک سەرکۆ دیارە جەنابیشت ئەندامی لێژنەی داراییشی لە پەرلەمانی کوردستان لەمە سەرەتا لەوە دەست پێ بکەین. هەمووان نەزانین کە قۆناغەکە زۆر قورسە و هاتنی ڤایرۆسی کۆرۆنا هێندەی تر ینی ڕەوشی دارایی لە هەرێمی کوردستان قورس کرد لەگەڵەوەی کە لە ڕابردوو بەهۆی دابەزینی نرخی نەوت ینی ڕەوشی دارایی لە هەرێمی کوردستان خراپ بوو. بڕیاری حکوومەت هەیە بۆ بڕینی لە 121 موچە. ئێوە ژۆکو لیژنەی دارایی کۆبوونەوەیەکتان کرد. ئەمە بەگشتی لەسەر ئەو باسە ینی گفتوگۆیە بکەی و ئاماژەیەکی بخەیتە سەر. زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ بینەران. داواکارم لە خوای گەورە کوردستانیان پارێزراو بێت لەم ڤایرۆسە و تەندروستی باش بن و هیوای چاکبوونەوە بۆ توشبوانی شەخوازی. سەرەتا ئێمە دوێنێ کۆبوونەوەی لیژنەی دارایی بوو لە پەرلەمانی کوردستان و یەکەمین لە دوای ئەوەی کە پەرلەمان بۆ ماوەی 14 ڕۆژ کەرەنتی نەکرا یەکەمین کۆبوونەوەی لیژنەکان لە ناو پەرلەمانە لە بینای پەرلەمانە دەستی پێکرد لیژنەی دارایی بوو. ئەو لە کۆبوونەوەی لیژنەی دارایی بە ئامادەبوونی نۆ لە ئەندامانی لیژنەکە بوو و تیایدا 3 پرس تەوەری گفتوگۆی کۆبوونەوەکە بوو. یەکیان بڕینی موچەی موچەخۆران و دووهەمیشیان پەیوەست بە راپۆرتی دیوانی چاودێری دارایی کە لەسەر 27 ملیارد دۆلارە قەرزەکەی کە بەڕێز سەرۆکی حکوومەت ئاماژەی پێکرد و وردەکاریەکان و ئاگاداربوون لی و کاتی راپۆرت نووسینەکەی لە ئێسادا و نردنی بۆ بە زووترین کات بۆ پەرلەمانی کوردستان و خاڵی سێمیش ئەوەیە کە لیژنەی دارایی مختص بوو بە پرۆژە یاسای بە چاکسازی کە بوو بە یاسا و لە لیژنەی دارایی زیاتر لە 100 کاتژمێر و توێش کراوە لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی چەند جارێک کۆبوونەوە دواتر راپۆرتەکە ینی پرۆژەکە نووسرا و درای بە پەرلەمانتاران و پەرلەمانیش دەنگیاندا. یەکێک لەو خاڵانەی کە گرنگ بوو بەلای لیژنەی دارایی و ئەو خاڵە بوو کە ئێمە جێگەمان کردبووە کە پێویستەکات دوای 3 مانگ جارێک لە دەرچوونی یاساکەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزامە بەوەی کە راپۆرت بدات بە
پەرلەمان و لیژنەی دارایی بۆی بە چالاکتر بتوانین چاودێری هەنگاوەکانی جێبەجێکردنی ئەو پرۆژە یاسابین ئەوەی کە لەوەی کە گرنگ بە چەند بڕیارێک دەرکرا لە لیژنەی دارایی کیانەوە بوو کە پێویستە کات حکوومەتی هەرێم کە چاودێرێکی ورد و جدی بخاتە سەر بازاڕەکان و ڕێژەی داشکاندن بکرێت لەو شتانەی کە پێویستە بە هاوڵاتیان بۆ ڕێژەی لە 121 و هەوڵ درراوە کە ڕێژەی گومرگی لەسەر خواردنە ئەو استیهلاکیانەی کە خەڵک بەکاری بەڵێ ئەوانە پێویستە کات کە لە 105 گومرگەکەی کە پێوەستە بە خواردنی خۆراکی خۆی 5 لە 105 هەوڵ دەدراوە کە لەگەڵ وەزارەتی داراییە گفتوگۆ بکرێت بۆ هێنانە خوارەوەی ئەو گومرگەی کە لەسەرەتی و یەکی کەیشەوە بوو کە بە بڕیاری کۆی گشتی لیژنە جگەلەوەی کە من جیاوازتر باسیەکەم کە ڕێی ئێمە چۆن بۆ لەسەر ئەو بڕیارە ئەوە بووە کە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان پێشەوەی بڕیاری بڕینی لە 121ەکە بدا بەهات هەمانگی بکردا لەگەڵ پەرلەمانی کوردستان و بە تایبەتی لەگەڵ لیژنەی دارایی کە معنیە بە ئەو پرسە دارایانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە هیچ هەمانگیەک لەگەڵ لێەوە نەکرا نەخێر ئەم بڕیارە ئەوەی کە ئەمە بچمە سەر یەگەر یارمەتیم بێ ئێمە وەکو من ڕێی خۆم لە ناو فراکسیۆن بەوەی کە ڕێی قیادەی یەکێتی و هاوسەرۆکان و مەکتەبی سیاسی سەرکردایەتی یەکێتی بۆ بە ئێمان ڕاگەاند کە نوێنەرایەتی یەکێتی دەکەین لە لیژنەی دارایی ئەوە بوو کە ئێمە بە هەموو شێوەیەک دژی بڕینی ئەو لە 121ەکەی موچە بووینە و لەگەڵەوە بووینە کە ئەم بڕیارە لە ڕووی یاساییەوە نایاساییە و بڕینی قوتی خەڵک هێڵی سوورە لای ئێمە لە برەوەی دەیسەلمێن بەوەی کە ئەم بڕیارە نایاساییە بەوەی کە بڕیاری حکوومەت بڕیارێکی جێبەجێکارە و دەسەڵاتی جێبەجێکردنە دەسەڵاتیەوەی نییە یاساکان بوەستێنێت و ئەم یاسای موچە کە پەیوەستە بۆی ئەم تەمیلە کە لە 121 لێ بڕینە لە موچەی هاوڵاتیان موچەی بنەڕەتی شەگرێتەوە ڕاستە دەرماڵە بەشێکی نایاساییە بەشێکی بڕیارە بەشێکی ناجێگیرە ئەمە 24 دەرماڵەمان هەیە 21 ناجێگیرە سیانی جێگیرە ئەمە ڕاستە بەڵام دەستبردن بۆ موچە پێویستی بە یاسایە و لە یاسای پەرلەمانی کوردستان و عێراقیشدا هاتووە بۆیە ئەم بڕیارەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان نایاساییە چونکە دەسەڵاتی هەموارکردنەوەی یاساکان لە دەسەڵاتی پەرلەمانی کوردستانە و پەرلەمانی کوردستان تاکە دامەزراوەی باڵایی سیاسی و تەشریعی و هەڵبژێراوی ناو خەڵکە دەبوو بۆ ئەم مەسەلە چونکە لە پێشتردا ئەم قەزیە لە عێراقا کە ئێمە ئێستا لەگەڵ بەغدادا لە دانوستانداین بۆ ئەوەی ئەو سیستەمی پارەی کە هەیە لەوێ و ئەو پارانەی کە دشتە خەزانەی وەزارەتی داراییەوە پشکێکی بێ بۆ هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقی بڕیاری کەمکردنەوەی موچەی خانشینی و فەرمانبەرانی دەرکرد بەڵام پەرلەمانی عێراق ڕەتی کردەوە جگەل لەوەی کە جگەل لە موچەی پلە باڵاکان ئێمەش لەگەڵەوەیان کە موچەی پلە باڵاکان لە ئێستادا بۆ ڕێژەیە کەم کرێتەوە لە 150 و ئەمە بڕیاریکەیە بەڵام بە بڕیارێکی ئەو بڕیاری تری بە هەموو شێوەیەک چەند ناڕوونیەکی تێدا لە ڕووی یاساییوە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران نییە لە ڕووی هونەریشەوە لە ڕووی پراکتیکیشەوە ناڕوونیەکی تێدا حکوومەت دەڵێت ئێمە لەم مانگەدا ئەم لێ بڕینە تەمویلە لەم مانگەدا ئایا ئەم مانگە مەبەستی مانگی ئێمە موچەی مانگی دووەرەگرین لە مانگی شەشایە ئایا ئەم مانگە مانگی دووە یان مانگی شەشە بەدڵنیەوە بێ ئێوە ینی بە ئەمە لە ڕووی یاساییەوە زۆر ینی ناڕوونی دواتر دێم لای جەنابیشە چکە ناداتپەروەریەکیشی تێدایە لە ئێسادا لە ئێستا ئەوەی کە من یەک زانیاریم بۆ هاتووە زانیاریەکم بۆ هاتووە کە بە پێی ئەوەی کە وەزارەتی کارەبا خشتەیەکی نمونەیەکە بۆ باسەکەم وەزارەتی کارەبا خشتەیەکی دیاری کراوە بەوەی کە نەعەدالەتی و ناداتپەروەریەکی زۆری تێدا لە دابەشکردنی و لە 121 خۆی قەرار وایە بڕیارەکەوەی کە لە 121 تێنەپەڕێ قبوڵمانە پلە باڵاکان وەزیرە سەرۆکی هەرێمە سەرۆکی حکوومەتە وەزیرەکانە لە 150 بێ ئەمە
حەقلێکێتی و بەشێکیکەیەتی بەڵام بەشێکیکەی کە ئێستا تۆ جەناب بەسێریکەی ئێمە لە پێی ئەوەی کە وەزارەتی کارەبا بڵاوی کردوێتەوە 14452 فەرمانبەرە باشە تەنها چەند کەسیان لە سەروی لە 120یان لێ بڕێ بە پێی ئەو خشتەی کە وەزارەتی کارەبا بڵاوی کردووە 5709 لە سەروی لە 122 جا لە 125 تێدایە 125ەکە هەر فەرمانبەری ئاسایی تێدایە بەڵێ لە 130 تێدایە لە 135 تێدایە خۆی ئەمە یعنی بەدەر لەوەی کە بڕیارەکە ناعەدالەتیە ناقانونیە دژە بە موچە خۆران چەند مانگە خەڵک موچەی وەرنەگرتووە ئێسێمە هاتو چۆمان هەیە پۆلیسیات چۆن لە ماوەی 100 ڕۆژە موچەیەکی وەرگرتووە ینی پێشمەرگەمان هەیە ئەوە هیچ هەر پێشمەرگە تەواو دەستی لێ شۆراوە و ئیشان پێ نییە و موچەی نادرێتێ تەندروستیەوە نزیکە بێتەوە لە 90 ڕۆژ موچیان وەرنەگرتووە دێت لەسەرەوەی کە بڕیارێکی ناعەدالەت نادادی داوە بڕیارێکی نایاساییدا هاتووە لە 121 تێپەڕ نەکات بە پێی ئەوەی کە دراوە بە وەزارەتەکان بەڵام بە پێی ئەو خشتەی کە بڵاویەکەنەوە ئەمان ئەمەش نادادپەروەریشی کێ بەدڵنیاییەوە نادادپەروەری لە جێبەجێکردنی بڕیارەکەشیان دێم وڵات بۆ وردەکاریانە کاک سەرکۆچکە بەڕاستی ئەو پێیوەستە زۆر بە ئێوە ئەبێ بە دوواداچوونی وردی بۆ بکەن نەهێڵنەمە بەڕاستی ئێمە ڕێکاری یاسایی و پەرلەمانی ئەگرینە بەر زۆر ڕێگریکردن لەم بڕیارە و هەتا ئەو کاتی پێویستە کات و ئەمە نوێنەراتی خەڵکەکەین ڕاستە ئێمە لە حکوومەتین بەڵام من نوێنەراتی خەڵکەکەین نوێنەراتی ئەو موچە خۆراناکەین و ئەو پەرلەمانتارن و دەبێت چاودێر بن بەسەر نیگەرانی ئەو هاوڵاتی موچە خۆرانەی شەبین کە گلەی و ڕەخنیان لێمان هەیە بەڵام لەمەدا بەڕاستی ئێمە چاودێرێکی جدیە بین بەسەر حکوومەتەوەکو ئەرکێکی یاسایی و ئاسایی خۆمان دەستخۆش کاک سەرکۆ دێمەوە خزمەت جەناب بەڵێ کاک دکتۆر مەحیدین حەسەن جەنابتان وەکو سەرۆکی فراکسیۆنی ئازادی لە پەرلەمانی کوردستان ینی ئەبینین ئێستا ڕەوشی دارایی لە هەرێمی کوردستان بەم شێوەیەوە پەیوەندیەکانی بەغدا و هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ینی بە شێوەیەکی جدی ڕێک نەخراوەتەوە و تاوەکو ئێستا ڕێکەوتنێکیش نەکراوە بۆی کە بەغدا بەشەبوجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێ و بینیەوە تاوە حاڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستانە بەدەست نەبوونی بێموچەیی بەدەست ڤایرۆسی کۆرۆنا بەدەست نادادپەروەری بەدەست کۆمەڵێک ینی بابەتی دیکەوە ینی دەناڵێنن و تووشی سەرێشە بوون لە ئێستادا ئەوی کە گرنگە ینی ئێوەی پەرلەمانتاران بەڕاستی ئەبێ چۆن هەوڵ بن بۆەوەی کە ئەم بارە لێژەی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان نەهێڵن خراپتر بێ و بەو شێوەیە بێ کە بۆ نمونە هەندێک لایەن دەیانەوێت ینی ڕەوشی ئابووری و دارایی هەرێمی کوردستان بەرەو ئاقارێک بەرن کە ئەو سەریدار نەبێ فەرموو دکتۆریان سەرەتا سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ هاوڕێم کاکە سەرکۆ سڵاو لە بینەرانی کورسات نیوز سپاس لە ڕاستیدا ئەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم لە دوا بڕیار کە دای بە بڕینی ڕێژەی لە 121 لە موچەخۆرانی هەرێمی کوردستان بڕیارێکی نایاساییە و پێچەوانەی هەموو ئەو یاسا و ڕێسایانیان کە موچە و دەرماڵەکانی فەرمانبەران ڕێک دەخەن جگە لەمە ئەنجومەنی وەزیران یاخود دەسەڵاتی جێبەجێکردن نەکەر ئەوەی کردووە کە شتێکی نایاسایی بە بڕینی ئەو ڕێژەیە لە موچەی فەرمانبەران هاتووە دەست درێژی کردوتە سەر دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی دادوەری و هەروەکو کاک سەرکۆ ئاماژەی پێکرد ئێمە لەگە بڕینی موچەی یاخود ئەو ڕێژەیە کە بڕیار درراوە لەسەر پلە باڵاکان بەڵام ئەو دوو دەسەڵاتە بە گوێرەی پرەنسیپی لێکجیاکردنەوەی دەسەڵاتەکان مەبدەئی فەسلی سلۆتات ئەوانە دەسەڵاتی سەر بەخۆن خۆی ڕاستتر وابوو یاساییتر بوو کە هەم دەسەڵاتی دادوەری و هەم دەسەڵاتی یاسادانان خۆیان بێن بڕیار لەسەر کەمکردنەوەی موچەی کارمەندان و ئەوانەی خۆیان بدەن نەک حکوومەت وەکو فەرمانبەرێک سەری دەسەڵاتی دادوەری و سەری دەسەڵاتی پەرلەمان بکاتن ئەمە بچووکردنەوەی دەسەڵاتی یاسادانانەوە بچووکردنەوەی دەسەڵاتی دادوەری لە کوردستان و ڕێزنەگرتنە لە سەروەری ئەو دوو دامەزراوەیە شەرعیە کە بە تایبەتی دەسەڵاتی پەرلەمان کە دەسەڵاتی خەڵک دەنجی پێداوە و شەرعیترین دەسەڵاتێک لە هەرێمی کوردستاندا هەیە لە حقیقەتدا ئەو ئەزمەیە یاخود ئەو قەیرانی لە کوردستاندا هەیە تەنها قەیرانی دارایی نییە بەڵکو قەیرانی ئابووریە
خراپ ئیدارەدانی سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستان تا بەو حاڵەی بەردەوام بێ قەیرانەکان بەردەوام دەبێ ڕێژەی هەژاری پتر دەبێ و ناعەدالەتی زیاتر دەبێ بۆیە دەبێ چاوجێڕانەوە بکرێ بە سیاسەتی ئیدارەدانی سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستان لە سیاسەتێکی بەرخۆرەوە بکرێتە سیاسەتێکی بەرهەمهێنەر و ئەو هەموو گەندەڵیەی لە کوردستان هەیە بە تایبەتی لە داهاتی ناوخۆ لە خاڵە سنووریەکان لە نەوت و گازە ئەوانە دەبێ بەڕاستی چاکسازی حەقیقی تێدا بکرێ ئەم پێم وایە حتا ئەوانەی کە لە یاسای چاکسازی داهاتوون کە ئەوانەی بە ناساییش خانە نشین کراون یا موچەیەکیان بۆ بڕاوەتەوە لە 200,000 تا بەرەوسەرەوە ئەوانە ئەگەر دامانە وەکو سۆسیالی هەژماریان بکەین بەڵام لە حقیقەتدا ئەوانە کاریگەریەکی ئەو توانێ لەسەر بودجێ هەرێمی کوردستان و باری دارایی و ئابووری بەڵکو گەندەڵی حقیقەکە لە بواری ئیدارەدانی داهاتەکانی ناوخۆیە و ئەو داهاتانەی کە لە هەرێمی کوردستان داهان. بەڵێ دەست خۆش دکتۆر گیان دێم و خزمەت جەنابێ بەڵێ کاک سەرکۆ ینی بۆ نمونە ئێستا هەم جەنابیشت هەم دکتۆر مەحیدین ژامەژە بۆکەن ینی ئەمە بڕیارێکی نایاساییە باشە کە بڕیارێکی نایاساییە ینی بۆ دەبێت لە ئەنجومەنی وەزیران تێپەڕێنرێتەوە بۆ دەبێت ینی ئێستا بۆ نمونە کە ئێوە وەکو لێژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان گفتوگۆتان لەسەر کردووە ینی بۆ ڕەتان نەکردووە ئیندە سەڵاتیەوەتان نەبوو ڕەتی بکەنەوە نازانم بە سەراحەت شتەکانم پێ بڵێمیانەوە بۆ واقعی بۆ قسەکەین بە حەقەت بۆ چکە خەڵکی چاوەڕی وەڵامێکی جددیە هەرچەندە خەڵگانی زۆر بێ هیوا بۆ لە هەندێک ڕۆوە بەڵێ بە دڵنیاییەوە ئەو بڕیارێکی زۆری نەبووە و بەوایان لە ناو ئەنجومەنی وەزیرانیشا بەو شێوازە بووە کە ئیجباریە یعنی تۆ سەری کرد لە کۆبوونەوەکە لە بەڕێز سەرۆکی حکوومەت دوای کە وەزیری دارایی پێشنیازی کردووە کە 500 ملیۆن دۆلار هەیە لە پڕێکە ئەو لە 35ەوە سەرۆکی حکوومەت توێتی من 100 ملیۆن دۆلاری کاتوانم خەمە سەرەوە ئەمە بەڕاستی نازانین شاباشە نازانین چ شتێکی لێ ناوەنیت ئەمە شتێکە کابێت بەڕاستی بەدووەدا هەروتی من 100 ملیۆن دۆلار دەتوانین بخێنە سەر موچەکە ئەگەر 100 ملیۆن دۆلاری دەتوانانی لە کاتە لە چەند ڕۆژێکە کۆبوونەوە کراوە 2 هەفتەیە کۆبوونەوە کراوە لەسەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان 500 ملیۆن دۆلاری هەیە لە ئاخر کۆبوونەوە ئەڵێ من ئەوە لە 100 ملیۆن دۆلار دەتوانم بخەمە سەر موچەکە ئەگەر 100 ملیۆن دۆلار تر بە قەرزی ناوەنەی بە تایبەتی ناو بە هەر شتێکی تۆ ناوەنەی کە لە داهاتی خاڵە سنووریەکانە لە نەوتە لە ڕێکەوتنی لەگەڵ دەوڵەتانە هەر شتێکی تۆ ناوەنەی دەیتوانی 100 ملیۆنیکەی قەرز کردای بخسایەتە سەر موچەکە و بتوانرایە موچەکە لە کاتی خۆی لەناو لیژنەی داراییشە چۆن لە ئەنجومەنی وەزیرانە بە ناوی پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی هەیە لە ناو ئەنجومەنی وەزیرانەوە لە پاڵەوەیشدا لە پشتی ئەنجومەنی وەزیرانەوە یەک حکوومەتێکی کەی دروست کردووە بە ناوی یاریدەدرانی سەرۆکی حکوومەت کە ئەمە بۆ کاتێکە دایناوە بۆ ئەم حاڵەتانی ئێستا ئەگەر لایەنێکی سیاسی لەناو حکوومەتە بکشێتە دووە هیچ پێویستی بەوەنی ڕێک کەسێک دێت بە ناوی یاریدەدەری سەرۆکی حکوومەتەوە وەزارەتەکان بەڕێوە بات ئەمە دیارە پێشووتر پێشەوەی کە ئەم کابینێت دروست بێت ئەم بڕیارانە و ئەم جوڵانەی کە بەرامبەر بە موچەخۆرانێکرێ بەشێکی بیر لێکراوە من ناڵم پلان بۆ داڕێژراوە بەڵام بەڵام بیر لێکراوە بووە یەکیانەوە بووە چونکە بە ناوی یاسای چاکسازیەوە دەیانوێت بەشێک لە موچە ببڕن ئەم مانگە ڕاستەوتیانە تەنها بوو ئەم مانگە دەیانوێت لە مانگی ئایندەوە بە ناوی یاسای چاکسازی کە ئێمە وتومانە لە ناو کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانە باسمان لەوە کردووە کە ئەڵێن دەسەڵات درراوە بە ئەنجومەنی وەزیران کە دەرماڵەکان ڕێک بکرێتەوە نەمانوتووە پرسیارمان کردووە ئارا من خۆم بە نەس لەگەڵ بە وەزیری دارایی بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانم و تۆ لە ناو کۆبوونەوە و هەمووشی لە پرۆتۆکۆلا هەیە و ڤیدۆکەیشی دیارەکە وتمانە نابێت دەستکاری کۆی گشتی موچەخۆران بکرێت ئەمە باس کرا وتیانە ئەمە لەگەڵ بڕینی دەرماڵانی یعنی ئەمە لە بڕیارە چاکسازیەکە ئەمە لە بڕیارە چاکسازیەکە ئەم مانگە بەم شێوازاکرێ بەم لێبڕینی تەمیلەکە نییە بەڵێ خۆی زانی چییە ئەم مانگە بە لێبڕینی تەمیلەکرێت مانگی ئایندە بە ناوی پرۆژەی چاکسازی و ئەگەر جەناب سەریکەی پێشتر پاشەکەوت کرا بۆ ماوەی 4 ساڵ پاشەکەوتەکە بەڵام ئیلزامیە کرایە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانێت شتێک هەیە بە قەرزێک لەسەرێتی و ئێمە لە ناو پرۆژەی چاکسازیەکە
لەگەڵ سەرۆکی حکوومەتە قسەمان کرد لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتە قسەمان کرد کە پێویستە کات کە ئەو شایستەدارانەی خاوڵاتیان موچەخۆران لەسەر حکوومەتیەتی ئەبێ لەناو پرۆژە چاکسازیەکە بێ هەژمارێکی بانکی بکرێتەوە بە زەختێکی زۆر بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت ڕەزامەندیاندا کە ئێمە لەگەڵ وەزیری دارایی ڕێبکەوین و دواتر کۆبوونەوەمان کرد کە هەژمارێکی بانکی بکرێتەوە ئەو شایستەدارانی کە قەرزە لای حکوومەت بخرێتە سەر ئەو شایستەدارانی دواتر ڕێنمایەکانی بۆ دەرچێت بەڵام ئەم بڕیارێکە هیچ زانیاریکی لەسەر نییە ئایا ئەم پارە ئەبێ بە شایسەیەک کە قەرزێک لەسەر حکوومەت لە ئەستۆی بێت لە کاتی باشبوونی بارودۆخیە ئابووریە بگەڕێتەوە بۆ ئێمە لە لیژنەی دارایی نازانن کاکسەر نەخێر هیچ کەسێک نازانێت و لە لیژنەکانیشا بەداخەوە کە دەبینین لە پەرلەمانە کە پێشووتر ڕێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کراوە کە ئەو پرسانەی کە پێویستە بە هاوڵاتیان و پرسە نیشتیمانیەکانە پێویستی بە تەوافقەیە پێویستی بە ڕای زۆرینەی فراکسیۆنەکان و لایەنەکانە ناکرێت ئێمە لە دۆخەکانین ئێستا دۆخی زۆرینە و کەمینەوێ ناکرێت لە ناو لیژنەکانی شاپێ بە دڵنیاییەوە ئەو بڕیارانە کە دەرچووە یەک ڕاو بۆ چوونی فراکسیۆنەکان وەرنەگیرەوە حتا حیزبەکان یعنی ئەوانەی کە بەشدارن لە حکوومەتیشا ئەوەی کە بینیمان فراکسیۆنی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان و فراکسیۆنی لە ئێمەش هیچی بۆ چوونی وەرنەگیراوە لەسەر ئەم لێ بڕینە و ئەمە کێشەی کشمان لەگەڵە وەزیرەکان ئاگادارن بەڵێ ئەڵێ وەزیرەکان ئاگادارن و ئەوەی کای بینین ڕەزامەند بوونە بەشێکیان و بەڵام ئێمە وەکو خۆمان ناڕازین و نایاساییە دەبێت چارەسەر بکرێ یەکێک لە کێشەکانەوە یەکەم نەوێت لەگەڵ خەڵکی خۆمانە لەگەڵ هاوڵاتیانی خۆمانە لەگەڵ موچەخۆرانی خۆمانە ڕازگۆ بین ئەم هیوایی کە هەبێت بۆ دانی موچە ئەگەر بۆ ئایندە ئەمە نییە ئەگەر لە سەدا بیستوەکەشی دەکەمەکرێتەوە ئەگەر خەڵک قوبولی بکات ئەمە بە بڕای من ئەوە نییە لە سی ڕۆژی ئایندا لە کاتی خۆیان لە سەدا هەفتاونەکە وەربگرێت لە موچەکەی یعنی نازانێت زمان نییە نەخێر هیچ زمانێک نییە کە دوومانیکە موچادرێت 45 ڕۆژیکە تەنها هیوا کە ئێسا لە بەرامبەر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان هەبێ ڕێکەوتنە لەگەڵ بەغدادا ئەگەر ڕێکەوتنەکەی بەغداد بەو شێوازە نەبێ کە ئێمە هەوڵمان بۆدا و لە ژێر طموحێمان نەبێت بە دڵنیاییەوە قەیرانی دارایی زۆر زیاتر قوڵترە بێتەوە و بڕینی موچەکە ئەگەر ئەمە تێپەڕی بە شێوازێک لە شێوازەکان و خەڵک لە ناچاریە قوبولی کرد ئەو موچەیە وەربگرێت لە مانگی ئایندەدا زیاترە بێت دەستخۆش کاک سەرکۆ دێمە خزمەت جەناب بەڵێ دکتۆر محەیدین وەکو کاک سەرکۆ ئاماژەی پێدایانی ئەوەی کە هەیە لە ئێستادا و تەنها هیواوە تەنها ڕێگە و سەرچاوە ڕێکەوتنە لەگەڵ بەغدا بەڕاستی بۆی کە کێشەی دارایی و کێشەی ئابووری لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک بڕێوێتەوە و بەغدا بتوانێت هەر هیچ نەبێت ینی بەشێک لە موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت بەڵام ینی پرسیارەکە لێرەدا ئەوەیە و کێشە و گرفتەکە ژێرەدا ئەوەیە بەغداش تا ئێستا متمانی بە هەرێمی کوردستان نەماوە چونکە بینیمان لە ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوت لەگەڵ بەغدا پابند بوو بە ناردنی شایستەدارایەکانی هەرێم کەچی هەرێم پابند نەبوو بەڵام ئێستا تا ینی کۆمەڵێک سەردانی یەک لە دوایەکی جێگری سەرۆکی حکوومەت هەیە بۆ بەغدا و هەوڵێکی چڕوپڕیش هەیە بۆی کە بگەنە ڕێکەوتن و لێکتێگەیشتنێک لەگەڵ بەغدا بۆی کە تا ڕادەیەک ینی موچەی فەرمانبەران لە بەغداوە چۆنەڵی زەمان بێت و بگاتە هەرێمی کوردستان و تووشی ئەو قەیرانە نەبین کە خراپتر بێ وەکو زۆربەی چاودێرانی سیاسی و کاک سەرکۆش ئاماژەی پێکا کە دۆخی دارایی هەرێم بەرەو قورستر بڕوات پێتان وایە ئەم جارە هەرێمە توانێت متمانە لە بەغدا دروست بکاتەوە بەغدا بتوانێت پارە و موچەی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بنێرێ یاخود دەمەش قورسە لە ئێسادا ئەمن پێم وایە داهاتی هەرێمی کوردستان ئەگەر بە باشی ئیدارە بدرێ و هەموو داهاتەکان لە ژێر دەسەڵاتی خۆمانە بێت و بە شەفافیەت مامەڵەی لەگەر بکرێ و هەموو داهاتەکان کۆ بکرێتەوە بچێتە خەزێنەی حکوومەت پێم وایە باشووری کوردستان یاخود هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەشەکانی تری عێراق زیاتر خۆشگوزەرانتر دەبن بەڵام بەداخەوە ئەو گەندەڵی لە هەرێمی کوردستاندا هەیە لە هیچ شوێنێکی دنیا ئەو گەندەڵیە نییە بۆیە ئەو نەبوونی متمانەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان یاخود حکوومەتی عێراقی بە هەرێمی کوردستانەوە ئەوەیە ئێمە بەشێک لە داهاتەکەمان بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە نەوت و گازەوە هەیە
هەست دەکرێت لەژێر دەسەڵاتی خۆماندانیە. بەڵێ نمونەیەک مەسەلەن سیرکەن ئەگەر بچرە کاک سەرکۆش و برادرانی ئەندامانی پەرلەمانیش ئەوە بزانن لە مانجی 2019 بای 735 میلیۆن دلار نەوت فرۆشراوە داهاتی نەوت بووە بەڵام ئەوە چۆتە خەزێنەی حکوومەت 295 میلیۆن دلار بووە ئەی بەشەکەی تری بە ناوی خەرجی و بە ناوی حەقی بۆڕی و بە ناوی دانەوەی قەرزی کۆمپانیاکان کەواتە دوو لەسەر سێ داهاتەکان دەڕوا بەوڕە بەولاوە داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ کۆمەڵێک کۆمپانیای تایبەت بە حزبەکان دەستڕۆیشتوەکان و دەسەڵاتدارەکان ئەوانە خۆیان ئەو خاوەنی ئەو کۆمپانیانن لە باز بەخشراون باز نادەن بە حکوومەت خۆیان دەدزنەوە خۆیان دەسەڵاتدارن بۆیە بەردەوامبوونی ئەو قەیرانە لە کوردستان ئەم پێم وایە بەردەوام دەبێ و حکوومەتی عراقی جددی نییە لە ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان چونکە خۆشیان ئەوان هەمان عقلیەتی بەڕێوەبردننی دەوڵەتی عراقیان هەیە و خۆشیان کێشەی داراییان هەیە و کێشەی ئابوووریان هەیە ئەوانش لە هەوڵیەوەدان کە خەرسکەن بەڕاستی بەڵێ یاساکەی لە پەرلەمان دەرچوو بەڵێ ئەمڕۆ پەرلەمانی عراقی ڕەزامەندی نیشاندا لەسەر وەرگرتنی قەرزی ناوخۆی و دەرەکی کە بێگومان ئەوەش بۆ ئەوەی بارقورسی نەکەوێتە بەر ژیانی خانەنشینان و موچەخۆرانی عراقیەوە. من هەر دەپرسم ئەگەر هەرێمی کوردستان پارەی نیە کاک سەرکۆ ئاماژەی بە 100 میلیۆن دلاردا ئەی لە سێ مانجی ڕابردوو هەر ئەو وەزیرە بەڕێزانە هەمیان دۆست و ناسیار و ئەحبابی ئێمن حکوومەت لەمان ئەوە نیوەی 6 مانگ تێدەپەڕێ یەک موچە دابشکراوە بەڵام هەر وەزیرێک بۆ ئەو سێ مانگە 45 میلیۆن دلاری وەک نەسریە پێداوە ئەگەر پارە نییە با بۆ هەمووان نەبێ ئەگەر هەیە با بۆ هەمووان هەبێ فەرمانبەرێک ئەگەر 300,000 دینار موچەکەیەتی 121 لێ دەبری موچەکەی دەبێتەوە 237,000 دینار بەڕاستی دکتۆر مەحێدین ینی ئەمەش ئێستا ئەمە کە ئەم بەڕاستی ئەمی کە جەنابێت ئاماژەی پێدەی و ئاشکرایەکەی یانی ئەمە شتێکی نەبیسراوە ینی ئەوە بێ ئێوەی پەرلەمانتاران و ئێوەی فراکسیۆنە جیاوازەکان لە پەرلەمانی کوردستان ینی ئەم شتانە ڕوونکەنەوە بیخەنە بەرچاوی خەڵک و ڕازی نەبن بەوە بە حەقەت ینی چۆن ینی تۆ سەر ڕەوشی هاوڵاتیان و موچەخۆران بەو شێوەیە بێ بۆچی ینی وەزیرێکی حکوومەت بەو شێوەیە پەرلەمان بۆ کەرنتیناکەن والله تر ئەوش گرفتەوەیەوەی زان بەڵێ دکتۆر بەڵێ بەداخەوە دەڵێم دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە ئاستی پێویستدان نیە و پەرلەمانێکی ئەکتیف نییە و بۆیە بەرپرسیارە گەورەکە دەکەوێتە سەر پەرلەمانتاران و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لاوازی پەرلەمان لە بەرامبەر ئەم هەڵسوکەوتانەی ئەنجومەری وەزیرانی حکوومەتە پێم وایە وای کردووە حکوومەت دەسەڵاتەکەی زاڵ بێ بەسەر پەرلەماندا و پەرلەمان ئەو ڕۆڵە گرنگەی نەمێنێکە پێویست بوو ڕۆڵی مێژووی خۆی لەم ڕۆژگارەی کوردستاندا بژێڕێت. بەڵێ دەستخۆش دکتۆر مەحێدین دێمەوە خزمەت جەنابەت باش کاکە کەرنتینەتان بکەن حەق نییە ئەوش ڕازی بن چونکە هەندێک هاوڵاتیان و پابەند نابین بە کەرنتینەوە ئێوەش پابەند ببن پێوەی بەڕاستیانی دەستخۆشی من دەستخۆشی و هاوڕام لە پێشێکیان لەگەڵ جەنابی دکتۆر مەحێدین و بە تەواوی پشتیوانی قسەکانێکم وڵاهی ئەگەر جەناب بە سێریکەی دوو ڕێگا هەیە هەر کاتێک کە پەرلەمانتاران یادداشت دەدەن بۆی سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران بێتە ناو پەرلەمان و لەسەر قسەیەکی خۆیان کە 27 میلیارد دلار قەرزارە ڕێک بە ناوی ئەوەی کە پەرلەمانتارێک زیاد لە یەک پەرلەمانتار تووشی کۆرۆنا بۆ دوای 5 ڕۆژیش دوای پشکنینی بۆ کراوە لەخوا بەزیاوێ نێگەتیڤ بووە بەڵام پەرلەمان 14 ڕۆژ بەڵام دواتر چەند کارمەندێکتان لەوێت بەڵام کارمەند ئێمە لە پەرلەمانی ڕێگا زۆرە ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت ئەوە لە مانگی دووەوە حکوومەتەکەی بەڕێوە با لە پشتی لاپتۆپەوە یعنی ئەتوانرێت و بڕیارەکانیشی دەرەچێت ئەتوانرێت پەرلەمانێکی ئۆنلاینە حکوومەتێکی ئۆنلاینە بەڵام بڕیارێکە ڕێک لە گیرفانی خەڵکەدات ینی ئەگەر باسیەوە بکەین دوو ڕێگا هەیە یەکیانەوەیە کە لە ڕووی یاسایی و لە ڕوویەوەی کە بە ناوی پزیشکیەوە بە ناوی ڕێکاری ترەوەی بە ناوی تەندروستیەوە ڕێکریوتان لێگەن و ئامادەنین بە کۆبوونەکان بە ئۆنلاین کرێت ئەگەر وەکو حکوومەتیش نزیکی 20 کەسە و هەموو ڕۆ هەفتانە 3-4 جار کۆبوونەوە بکرێت و بڕیا دەرەکەن و بەیانامە دەرەکەن و
پەیوەست بە دارایی ئەتوانرا سەرۆکایەتی پەرلەمان بەو شێوازە مامەڵی کردا بەڵام نایکەن و دەست نابن بۆ بەو شێوازە و ئەو پارەی کە لە بەردەستیانە دەتوانرا بەشێک لەو ئەجیزانیان دابین کردایە و هەموو کەسێک لە وڵاتە ئینتەرنێتی پێەیە ئێمە دوو شێوازە ئەگەر بەم شێوازە ڕێگری لە یەکەن ڕێشێوازێکیش هەیە ئەو حیزبانەی کە تۆ لەسەر نادادیەکانی نایاسایەکانی حکوومەت بڕارەدەی یەک لەشکر کەسی کۆمنت بۆ نووسن لە ناو فەیسبووکە و بە خەتی فری هێشتا ڕسمەکەی نبینیوە ینی بە خەتی فری کۆمنت بۆ نووسێ ینی وا لێکە کە تەئسیر بکاتە سەر ئەو هاوڵاتیانەیشی کە تۆ دیفاعیان لێکە ینی بە دوو ئاراسی زۆر جیاواز ئەیانەوێت هەم لە ناو خەڵکە پەرلەمانتاران بە شێوازێک لە شێوازەکان ناشرین کەن و بە شێوازی کە ڕۆڵیان نادرێت چالاکیەکانیان ئەبەستن ئەیوەسێنن بۆی نەبنە چاودێرێکی حەقیقی ئەمە تەنها لایەنێکی ئەو کات یاخود زۆری لە فراکسیۆنەکان و سستیانتیا هەیە بە بڕوای من بەشێک لە حیزبی سیاسی و حیزبی سەرەکی کە 45 کورسی هەیە و بە پێی پێکهاتەکان کە نزیکن لێیانەوە ئەوانیش نزیکی 56 کورسی وە چەند پەرلەمانتارێک پشکە وەلا یان چۆتە لای پارتی دیموکراتی کوردستان بینیمان لە کاتیەوەی کە پەرلەمانتارێک تەنها یەک وشاڵێ لێ ئەم کۆمپانیا نزیکە لە سەرۆکی حکوومەتەوە خەڵک لە باجی نییە قسە ئەی بۆچی ئەگەر باجی نەبێت بۆ پەرلەمان یەک مانگە بەخراوە لەسەرەوەی کە دوای ئەوە پەرلەمان دوای 2 مانگ لە کەرنتینە کۆ بێتەوە بۆ حەسانەسەندێ تەنها لە پەرلەمانتارێک دەبڕ یەک قسەی کردووە یعنی ئەبێ خەڵک لەوە دڵنیا بێت کە قسەکردن لەسەر ئەم حکوومەتە بەرپرسیارەتی گەورەی هەیە کە ئێستا من ئەم قساکەم لەم کەناڵی خۆمان و لاچێ بەشێک لە هەواڵانی ئێمە پیان ناخۆش بێت بەم شێوازە قساکەین یعنی ناتوانین بڵین هەموو کەس کاکسەرکۆ یەک ینی ڕاستی هەیە لێرەدا بۆ نمونە ئێستا قسەی هاوڵاتیانیشە بۆ نمونە دەوترێت یەکێتی نیشتیمانی کوردستان تیمێکی گەورەی هەیە لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا و فراکسیۆنێکی گەورەی هەیە لە پەرلەمانی کوردستاندا ینی بەرپرسی باڵای هەیە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەڵام ینی خەڵک ئەو کەسانی کە ئەگەر ڕەخنەش بگرن یعنی دەیانێت هەڵوێستێکی جدی لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوەی کە من ئاگادارم بە هەمان شێوەژیانی دوێنێ هاوسەرۆکی یشێتی بەڕێزدا و شێخجەنگی ینی وش پەیامێکی هەیە کە دەڵێت ئەگەر حکوومەت بۆ نمونە بەڕاستی ئەڵێ ئەگەر دارایی شەفاف نەبێ گەندەڵی بنبڕ نەکات ئەڵێ ئێمە ئامادەی بکشێنەوە لەم حکوومەتە بەڕاستی خۆمانە هەڵوێستە مەکتەبی سیاسی پەیامی داوە بە تیمی حکوومەت پێی لەگەڵەوە بوونە کە ئەو پارەی لە بەردەسایە بدرێ بە ئەو وەزارەتانەی چەند وەزارەتی پێدرێت بدرێ بە وەزارەتانە و لەگەڵەوەشدا بەڕێز کاکوبات لە ناو کۆبوونەوەکە پێشنیازیەوەی کردووە کە دەست نەبرێ بۆ موچە بڕینەکە بەڵام دواتر لەگەڵەوە بووە ئەگەر تەخیریش بێت خەڵکەکەت تۆ دوو مانگ نایدەیتێ دوایەوە لێبڕینی بۆکەیت و جا تەخیرەکەی تیانە ئەتاکو و کە داهات کووەکرێتەوە توانین ئێمە ئەو وەزارەتانی لە بەردەسایە بدرێت بەڵام زۆرینەیەکی لە ناو ئەنجومەنی وەزیرانە لە ناو پەرلەمانی کوردستان ئاکرێ بەڕێز کاکداور کە باسیەوە کات ئێمە ئەبێت شەفافێت هەبێ ڕاستەکە کاک دکتۆر گەرسێری بکەی 420 میلیۆن دۆلار کە کاتە نزیکەی نیوەی لە 160 موچەخۆرانی پێدابی نەکرێت بۆ لە هیچ دنیایەکە نەبووە 7 دۆلار بڕوات بۆ بۆری یعنی تۆرە بۆریەکی هەرێمی کوردستان هەیە بۆری نەوتی کوردستانی پێڵەن بە ناوی کوردستانەوە هاتووە وەزارەتی سامانە سروشتەکان لایەنێکی سیاسی هاتووە ئەم بۆرەی فرۆشتووە بە ڕۆژنەفر لە 160 بە ملیارێک و 100 میلیۆن دۆلار باشە بەس لەمە یەک مانگە 656 نزیکی 650 بۆ 60 میلیۆن دۆلار دراوە بە حەقی کرێی ڕۆیشتن بەناوی یعنی ئەگەر ئێمە تەنها لە ساڵێکە ئەتوانین ئەو پارەی کە دراوە بە ڕۆژنەفت وەری بگرینەوە یعنی بۆ ڕۆژنەفت داوێتی بە هەرێمی 600 میلیۆن دۆلارەکە دراوە بە ڕۆژنەفت لەبەرچی لەبەرەوەی ڕۆژنەفت لە 160 بۆری کوردستانی کڕیوە ئەو لە 140 بۆ کاریش خۆ دیارە ئەگەر بۆ کورتێنانی ئەم لە 121 پێویستی بەچەند پێویستی بە 150 ملیارە بەڵێ ملیار دینار تەنها 198 ملیار دینار قەرزار کەسێکە کە لەلای کۆڕێک تیلیکۆمە و خاوەندارەتیەکە 198 ملیار دیناری حکوومەت قەرزارە
حکوومەت بۆی کردووە قسانە بە بەڵگە بکە بەڵێ بەڵگەم لایە بە پێی وەزارەتی دارایی کە هاتوو بۆ لیژنەی دارایی ئێمە زۆر باش بۆ 200 مانگی بۆ کردووە. کاکسەکۆ ینی لە هەموو لایەکەوە باز لە گەندەڵیەکرێت لە هەموو لایەکەوە بازە نادادیەکرێت لە هەموو لایەکەوە بازە نەشەفافیەکرێت بەڵام ینی بەڕاستی ئەمە چی یەکەم گەندەڵیەکەوە ئەمە چیە کە نابێتە چاودێر بەسەر ئەم گەندەڵی و ناشەفافیەتەوە بەڕاستی کێشەکە لەوایە ئەگەر ئێمە من بە نەس ڕاستە و خۆ لیژنەی بەڕێزان ئەندامانی لیژنەی دارایی ئامادە بوون بە ڕێزان وەزیران ئامادە بوون سەرۆکی حکوومەت بە سەرۆکی حکوومەتم وت پێویستە تەنها چاکسازی لە موچان ناکرێت لە دەرماڵی هاوڵاتیان ڕاستە ڕێک پێی وتوە پێویستەکات ئێمە 750 ملیۆن دۆلارمان دەسەکەوێت لە نەوتە ئەو کات کە ئێمە قسەمان لەگەڵا کرد کە مانگی یەکی پار بوو قسەمان ینی مانگی یەکی ئەم ساڵ بوو 300 میلیۆن دلار گەڕایە بۆ وەزارەتی دارایی لە پاری نەوتەکە بەڵێ 400 میلیۆن دلاری ڕێکی دیار نامە بە خزمەت گوزاری ئێمە دوو لیوای پۆلیسی نەوت و گازمان هەیە زیاد لە 30 میلیۆن دلار درێ بە خزمەت گوزاری سکیوریتی یعنی ئەم دەبە ئاوە لە بازارە بە 170 دینار یا 70 دینارە لە کۆمپانیا نەوتیەکان ئەیکڕن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بە 750 دینارە یعنی ئەمە گەندەڵیەکانە تۆ وەرە پێی وتۆ بە بەڕێز سەرۆکی حکوومەتمان وتۆ تومانە فەرموو لە بواری نەوتە لە خزمەت گوزاریە نەوتیەکانە لەو شەریکاتانی نەوتیە و لەگەڵ کۆمپانیا تورکیەکانە فەرمونون چاکسازی نەما بکەن ڕێژەی لە 150 ئەو پارەی کە ئەخورێت لە پرۆژە ئەمە بۆریهی فلان کەسە ئەمە کۆمپانیای فلان کەسە گواستنەوە بووەکە ئەمە کێ نزیکە لەوێ سارەی ئەمنی و درع دابینەکات بۆ کۆمپانیەکان ئەمانە هەمووی ئەو گەندەڵیانن کە لە بواری نەوتا هەیە پێویستە ئەمانە بنبڕ بکرێت ئەمە گەڕێتەوە بەلایەنیکەوە ئەگەر لە 150 بکرێتەوە 200 میلیۆن دلار گەڕێتەوە کاکاتە 300 میلیارد دینار کە پێویستی بە 1 دینار نابێت لە حکوومەتی لە پێویستی بۆی سەرۆکی حکوومەت قەرز بکات 100 میلیۆن دلار لە پێویستی بەوەیە لە 121 موچەی خەڵک ببڕێت ئەمە یەک بواری ئەساسیە دوایەوە دیت لە بواری خاڵە گومرگەکانە لە بواری خاڵە گومرگەکانە فەرموو لە باشماخەوە دەست پێ بکرد لە پەروێزخانەوە دەست پێ بکە بچۆ ئیبراهیم خەلیل بچۆ حاجی ئۆمەران بچۆ فیشخاپور کە هەمومان نەزانن چۆنە بچۆ بۆ سمێڵکە هەندێک دەواازەی خاڵی سنووریمان هەیە بەی شێوازێک وەزارەتی دارایی نییە ئەمە بە نەس بە وەزارەتی دارایی وتۆ بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وتووە لە ناو کۆبوونی پەرلەمانە باسمان کردووە ڕاستەدامی لیژنەی دارایی و بەدووادا چۆن تەسەورەکەی ئەو شەریکاتی گەوزە بەلاحەکان چەند شەریکەیەک هەیە لەم سلێمانیە و چەند شەریکەیەک 3-4 شەریکە هەیە لە ناو هەولێرە کە بواری نەوتین تاکو ێستا باجیان نەداوە بە حکوومەت وەرە باج لە کۆمپانیا نەوتیەکان کڕە بسەنە تۆ هاتوویت یەک تابلۆدان راوە تابلۆیەکە سەرتاشخانەیەکە لە فافرۆشێ باجی هەیە بەڵام کۆمپانیا نەوتیەکان باجی نییە تۆر لەمانە چاکسازی کەگەر توێ چاکسازی زۆر دەست خۆشک سەرکەوتیەوە خزمەت جەنابێ سپاس دەکەم بەڵێ دکتۆر ینی هەموو لایەکەوە تا هاوڕایە لەسەرەوەی کە بەم شێوەیە هەرێمی کوردستان ینی گەندەڵی تێدایە و بە هەدەردانی پاری تێدایە و نادیاری سەرچاوە دارایەکانی تێدایە ئەو تا موچەخۆریش و هاوڵاتیشی ئاسایی ئەناڵێنێ بەدەست ینی نەبوونی پارەوە بەدەست بێ بازاڕێەوە کابرایەکی کاسبی دوکاندار باشە ینی بۆ نمونە ئێستا چێ بەرپرسە بێ لە چاکردنی ئەم ڕەوشە ئێوەی پەرلەمانتاران ئەو تا لە 150 پەرلەمانتاران و زۆرینەی لایەنەکانی سیاسی لە هەرێمی کوردستانیشە هەمووتان دەنگتان بەرز کردوەوە کە پێویستە ئەم گەندەڵیە چاپکرێ پێویستە ئەم نادادیە چاپکرێ پێویستە شەفافیت هەبێت لە بودجە پێویستە ئابووری هەرێمی کوردستان جارێکی دیکە ڕێک بخرێتەوە ینی ڕێگە چارەکان چین خۆستا هەگەر هاوڵاتی جۆری لە ئێمە بگرێت یعنی ئەڵێ من تەواو ژیانم فەوتا و هەرێمەکەشم بەرە و لە ناوچوون و نەبوونی زیاترە ڕات ینی بۆ ئەم بێهیواییە بۆ ئەم ڕەشببینیە لای خەڵک دروست بێت بەڵێ یەکەم جار ئەوەی گەندەڵی دەکات لە وڵاتەی ئێمە لەو نیشتیمانەی ئێمە ئەوانن کە نزیکن لە دەسەڵاتەوە دەستڕۆیشتەکانی ناو دەسەڵاتن بە تایبەتی ئەگە برادرانی پارتی وێچێتی لێم عادز نەبن برادرانی پارتی وێچێتینە گەندەڵی دەکەن لە وڵاتانی بە تایبەتی ئەوانەی خاوەنی کۆمپانیەکانە دووەم شێت ئێمە لە ئەستێرەیەکی تر نەهاتوین ئێمە دەزانین پەتای کۆرۆنا تەنجی بە دنیا هەڵچینیوە و ئابووری وڵاتانی
وەکو دەڵێ لاواز کردووە و دەزانین حکوومەتی هەرێم و نیشتیمانەکەی ئێمەش بەر ئەو قەیرانە کەوتووە. بەڵام لە وڵاتاندا بە شەفافیت لە وڵاتە دیموکراسیەکاندا هاوڵاتیان هاوشانی حکوومەتەکانی خۆیان کە شەفافن لەگەڵیاندا هاوکاری حکوومەت دەبن. کێشەی گەورە لە لای ئێمە نەبوونی متمانە لە نێوان هاونیشتیمانیانی ئێمە بە حکومڕانەکانی خۆمانە. چونکو دەبینێن ئەوانەی حکومڕانی ئەو وڵاتە دەکەن، ئەوانەی لە دەوروبەری دەسەڵاتەکانن، ئەوانەی دەستڕۆیشتووی ناو دەسەڵاتەکانن، ئەوانە لە ژیانێکی زۆر خۆشگوزەراندا دەژین، بەڵام خەڵک لە خانوو کەلاوەدا دەژی و توانای دابینکردنی قوتوویەک شیرین نییە بۆ مناڵەکان. مامۆستایەکی خانەنیشین فەرمانبەرێکی خانەنیشین تا ئێستا موچەی مانجی چواری 2019 وەرنەگرتووە. بەڵام ئەگە سەیریکەی هەم لە سلێمانی و هەم لە دهۆک و هەم لە هەولێریشا بڕ ئەو گەڕەکانە ببینە ڕەنگە لە لاسفیگاس ئەو گەڕەکانە و ئەو ژیانە نەبێ کاچی من. بۆیە ناعەدالەتی گەیشتیتە ئەمڕۆ و ئەو ناعەدالەتی لە کوردستاندا هەیە. بەداخەوە دەڵێم پارتی وێچێتی لێ بەرپرسن و ئەگەر بیانەوێ بەلایەنی کەم هاوڵاتیان لێیان تووڕە نەبێ و ئەو دۆخە لە دەست دەرنەچێ و ئەو قەوارەی کە بە خوێنی سەدان هەزار شەهید و ئەنفالکراو دروست بووە لێمان تێک نەچێ. خۆمان دەزانین هەم دەوڵەتی عێراقی و هەم دەوڵەتی ئیران و هەم تورکیا و هەم ناحەزانی گەلی کوردستان لە هەر چوار پارچەکاندا دەیانەوێت ئەو قاوارەیە بە هەر شێوەیەک لە شێوەکان نەمینێ بگرێتەوە چۆن پارێزگاکانی زمانی سەدام حکومیان دەکردین. بۆیە پاراستنی ئەو قوارەیە ئەرچی هەر هەمومانە، بەڵام دەبێ حکوومەت و پەرلەمان بە جددی پەرلەمان ئەگەر پەرلەمان بوێ پەرلەمانێکی کارابی و ڕۆڵی مێژوی خۆی بجێڕی پێویستە بێتە سەر ئەو بابەتانە و حکوومەت ناچار بکە ئەو چاکسیاسانە بکە لەو بوارەی کە کاک سەرکۆ ئاماژێ پێکرد کە لە زاخۆیە تا دەکاتە خانەقین پێویستە هەمومان هاواهەنگ بین و هەمومان دەستی یەکتر بگرین چکو ئەو ئەزمونەی هەمانە لە کوردستان ئەزمموی هەر هەمومانە و بە خوێنی سەدان هزار شەهید لە کوردستان بنیاتنراوە. ڕاستە وەکو جەنابیشت ئاماژەت پێدایانی خۆتۆ ئێستا ڕەوشی کۆرۆنا زۆربەی وڵاتانی ینی جیرۆ دەکردو و وڵاتە زلێزەکانی خسۆتە سەر چۆک بۆی کە ینی توانای هەم ڕوبەڕوونەوەی ڤایرۆسەکەیان نییە هەم لە ڕووی داراییشەوە کە بەهۆی دابەزینی نرخی نەوت یعنی ئەمەش قەیرانێکی گەوری لە زۆربەی وڵاتان دروست کردەوە هەرێمی کوردستانیش بەشێکەوە. منەمێت دووە پەیام و قسەی جەنابەت وەرگرم دکتۆر مەحەیدی میزان بە تایبەتی لەسەر ینی ڕێکەوتنی هەرێم و بەغداد تا چەند گەشتبینی لەو ڕۆ ئەگەر ڕێکیش بکەوین ینی ڕێکەوتنەکە پێ دوایە بەردەوامە بێت وە موچەی موچەخۆران زام نەکرێت لەو ڕێکەوتنەیە. ئەگەر لە من دەپرسی وەکو هاونیشتمانێکی کوردستانی ئەم پێم وایە من لەگەڵ ئەوەم هەرچی داهاتی خۆمان هەیە خۆمان بە وەکو دەوڵەتێکی دیموکراسی وەکو هەرێمێکی دیموکراسی شەفاف بتوانین ئیدارەی خۆمان بدەین، بەڵام کە بەو شێوەیە خراپ ئیدارە دەدرێت چاکترین ڕێگە چارە لە ڕۆژگاری ئەمڕۆدا بۆ ئەوەی بتوانین بژێوی ژیانی هاوڵاتیان دابین بکەین. پێم وایە ڕێکەوتنە لەگەڵ بەغدا بەڵام دەبێ ڕێکەوتنێکی تێدا شەرمەزار نەبین و وەکو دەڵێ ملکەچانە نەبێ، بەڵکو بتوانین شایستە داراییەکان و ئەو شایستە دەستوریانەی کە لە دەستوری عێراقیدا نووسراوەتەوە دەبێ بە جۆرەی یاسا و ڕێسا دەستوریەکە کار پێکراوەکان کە لە عێراقەیە پێم وایە دەبێت لەسەر ئەساسی ئەو بنەمایە ئێمە ڕێکەوتن لەگەر حکوومەتی عێراقیدا بکرێت. چکو لە بەرژەوەندی هاوڵاتیانە چکو بەڕاستیت پێ بڵێم دۆخەکە بەرەو مەترسی دەڕوا و هەم ژیانی هاوڵاتیان لە مەترسیدایە و هەم قوارەی هەرێمیش لە مەترسیدایە چکو بەداخەوە دەڵێم ململانەی حزبی زۆر جار کێشە نیشتیمانی و نەتەوەیەکانی کردوتە قوربانی ململانی تەچی حزبایەتی. بەڵێ دەستخۆش بێت دکتۆر مەحەیدین سوپاس دەکەم. بەڵێ کاک سەرکۆ ینی ئەوەی کە هەیە ئێستا وەکو جەنابی شەدامەژەت پێداوە دکتۆر مەحەیدین ژاوڕای لەسەری ینی پێویستە ئێمە ینی هەم خۆمان ڕێکخینەوە هەم داهاتی ناو خۆمان ڕێکخینەوە ئابوووریەکەشمان بەهێزتر بکەین و شەفافتر بکەین هەم لەگەڵ بەغدا شاگەر هەر ڕێکەوتنێکە بێ پێویستە شەفافێەوە لە خزمەتی هاوڵاتیان هێرێمی کوردستانە بێ. ینی تا چەند گەشتبینی بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا و بەغدا لە ئێسادا کە وەسئی دارایی خۆشی بەو شێوەیەکو دکتۆر ئاماژەی پێدا لە ڕابردوو لە قسەکانی ینی ناتوانێت بە ئاسانی موچەی خۆی دابینکە ئایا ئەتوانێت لەگەڵ هەرێم ڕێبکەیەوە شایستە دارایەکانمان بۆ بنێرێ و تا چەند گەشتبینی لەو ڕۆ. بەڵێ وڵاهی ئێمە پار ساڵ بە وەفدێکی پەرلەمانی چوونە پێشەوە لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستانە دانیشتن بەوەی کە ئێمە سەرپشکران کە لەگەڵ لیژنەی دارایی و لەگەڵ لیژنەی نەوتی عێراقی
دابنیشین وە گفتوگۆ بکەین لەسەرەوەی کە هەرێمی کوردستان ئامادەیە 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە تەقسیمی بەغا بکە و بەغدادیش ئەو بڕێ پێویستەکە بۆ 1 تریلیۆن و 200 میلیارد دینار بوو تەسلیمی هەرێمی کوردستان بکە. ئێمە زۆر جار قسەمان کردووە دواتر من بە قیادەی حیزبەکەی خۆمت و بە هاوسەرەکان و بە مەکتەبی سیاسی و دواتر لە کۆبوونەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنەی دارایی شەباسیەوەمان کرد. لیژنەی نەوت و لیژنەی دارایی هەردووکیان باسییان لەوە کرد کە هەرێمی کوردستان هەموو جارێک دێن ئەڵەن ئێمە ڕێکەوین لەگەڵتانە لەسەر بواری موچە و بودجە، بەڵام ئەگەر لە ساڵی 2014ەوە لە 2016ەوە لە 2015ەوە وەزیری نەوت تەنهای ڕۆژانە 1 بەرمیلی بخسایەتە سەر سۆمۆ، ئەو کاتەی کردە 250,000 وتی ئێسای کردە 250,000 وتی ئێمە ناتوانین باوەڕ بە پەرلەمانی عێراق بکەین لە بڕۆی شارع لێمان قوبوڵ ناکات، خەڵک لێمان قوبوڵ ناکات. چەند جارە ئێمە ڕێکەوتنەکەین لەگەڵ هەرێمی کوردستانە، ئێمە هەموو التیزاماتەکانی خۆمان جێبەجێکەین، بەڵام هەرێمی کوردستان جێبەجێ ناکە کە دێتە سەر ڕادەستکردنەوەی نەوتەکە. بۆیە ئەمە زۆر بە کورتی گەر 1 دقە مەجال بێ سپاس. دوای ئەوەی کە ئێمە ئەوانم لەگەڵ سەرۆکی حکوومەتە باس کروتیان ئەوان گومانیان هەبوو لەوەی کە ئەو کاتە بارودۆخی نەوت و بوژانەوە باشتر بوو، داهاتی ناوخۆی باشتر بوو، حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لەمە لادا. ئێستا حکوومەتی عێراقی لە قەیرانێکایە تەنها 2 میلیارد دۆلاری دەستکەوتووە لە نەوت، ئامادەیە 900 میلیارد دینار بەدا بە ئێمە، ئەمە شتێکی قورسە. و لەگەڵ ئەوەشدا حکوومەتی عێراقی بەپێی وەزیری دارایی دوێنێ کە ئاماژەی بۆ کردووە تەنها وەزارەتی دارایی عێراقی 1 تریلیۆن دیناری هەیە، یعنی یەک چەندێکان نزیک ناکاتەوە کە لە سەدا 1 بودجەی لە 2020 عێراق. بۆیە ڕێکەوتنەکە لەگەڵ عێراق ئێمە ئومێد تاومان بە وەزیری حکوومەت هەیە بە سەرۆکایەتی کاقوبات، هیوادارین جێگەی ئومێد و ڕەزامەندی هاوڵاتیان بێ، بەڵام حکوومەتی عێراقی خۆی داوای کردووە کە 15 میلیارد دۆلار قەرزکار لە دەرەوە، یعنی ئەمە خۆی لە قەیرانێکی قوڵدایە. پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری ئەو 804 میلیارد دینارەی کە قەرزی لە لای وەبەرهێنەکان هەیە و بەشێکی زۆری لە هەولێرە ئەمانە بگەڕێنێتەوە و چاکسازی بکات لە خاڵک بەهیوانەکانە لە بواری نەوتە و لە وەبەرهێنانە ئەمانە بکە ئەتوانین بەشێکی زۆری لەو قەیرانە. سپاس بۆ کاک سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە سودێ لەگەڵ ماوی ئێرە. سپاس بۆ دکتۆر مەحەیدین حەسەن سەرۆکی فراکسیۆنی ئازادی لە پەرلەمانی کوردستان کە لە سودەکانمان لە شاری هەولێر میوانمان بووی. سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز کە تا ئەم ساتە بینەرمان بوون. هەمیشە تەندروست باش بن، خواتان لەگەڵ.